ڕۆژانە بەدەیان گەنج بەرەو هەندەران کۆچ دەکەن و بەپێی ئاماری ڕێکخراوەکانی بواری کۆچ و کۆچبەران تا دێت کۆچی نایاسایی ڕوولاڵکشانە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2020 نزیکەی 6,000 گەنج بە مەبەستی گەیشتن بە ئەوروپا کوردستانیان بەجێهێشتووە. زۆر بەشیان ئەو کەسانن کە پرۆسەی هاوسەرگیریان پێک نەهێناوە. هەر بەپێی ئەو داتانی کە ئێمە لە بەردەستمانەیە لە ساڵی ڕابردوو ئەگەر بە داقیقی پێتان بڵین لە یەکی 2020ەوە تاوەکو ئەمڕۆکە حوتی هەشتی 2021 لە ماوەی ئەم ساڵ و نیوەدا 59,970 کەس هەفتا گەنج وڵاتی بەجێهێڵاواتە خۆی نزیکە کاتۆ لە 60,000 گەنج بەداخەوە و هەر لە دقیقی بۆ ماوەی ئەم ساڵیش لە یەکی 2021ەوە تاوەکو ئەمڕۆکە حوتی هەشتی 2021 27,930 کەس 939 کەس گەنجی هەرێمی کوردستان وڵاتەکەی خۆی بەجێهێڵاوە. شەکرەکەی سلێمانیە بۆتە مۆتەکە بۆ زۆرێک لە دایکان و باوکان، چونکە زۆربەی ئەوانەی کۆچ دەکەن ئێرە وێزگەی یەکەمی کۆچەکەیانە بۆ تورکیا و لەوێشەوە بۆ یۆنان و ئیتالیا. ئەمە ئەو پاسەیە کە ڕۆژانە بەدەیان گەنج لە ڕێگەیەوە سەفەر دەکەن بەرەو تورکیا لەوێشەوە بەرەو هەندەران. تاو کاتەی پاسەکان بەڕێدەکەون و سلێمانی لە شەکرەکەەوە جێدەهێڵن بەرەو تورکیا، دایک و باوکی ئەو گەنجانەی کە لە ڕێگەیان پاسانەوە کۆچ دەکەن بەرەو هەندەران دەکەون بەسەر دەست و قاچی کوڕەکانیان تاوەکو کوردستان جێ نەهێڵن. توێژەرێکی دەرونی دەڵێت کاریگەریە دەرونیەکان هۆکاری سەرەکین بۆ کۆچی گەنجان لەپاڵ هۆکارە سیاسی و ئابووری و کۆمەڵاتیەکان، بەڵام لە هەمووی خراپتر ئاسەوارە خراپەکانی کۆچە لە دوای سەفەرکردن. پرۆسەکە هەر ئەوە نیە بە ڕۆشتنی کەسێک و جێهێشتنی وڵات نێلان کەسێکەوە، یعنی کۆمەڵێک لێکەوتە و دەراویشتەی دەرونی و کۆمەڵاتی زۆری هەیە بە دوا خۆیدا کە زۆر جار لەسەر خودی ئەو کەسە زۆر جار لەسەر دەوروبەری کەسەکە ڕەنگ داتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە تێبینی دەکرێت ئەوەیە کە زۆرێک لە دیاردەی کۆچکردن ئەوە نی ئەوان کە بڕۆن بە دوای چێژ و ئەزمونکردن و بە دوای کۆمەڵێک شتی ترا، زۆربەی لە دەست نەهامەتی و کۆمەڵێک قەیرانی گرێدراون بە دوای یەکا لە چەند ساڵی ڕابردووی هەرێمی کوردستاندا لە دەست ئەمانە ڕاهاتوون بەرەو ئومێدێک بەرەو هیوایەکی نادیار ڕۆشتون. ئەوەی کە من پێم خۆشە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە بەداخەوە لە دیاردەی کۆچکردندا ئێمە زۆر جار حساب و ڕەچاوی بارودۆخە دەرونیەکان نەکراوە کە دیاردەی کۆچکردن دەبێتە هۆی ئەوەی چەندین لێکەوتە و کاریگەری دەرونی کۆمەڵاتی لەسەر خودی کەسەکە دەوروبەری کەسەکە بەجێ بهێنێت کە زۆر جار بۆتە هۆی ئەوەی کە خودی کەسەکە یاخود دەوروبەری کەسەکە تووشی نەخۆشی دەرونیەکان ببن، تووشی زەبی دەرونی بن. ئەمساڵ نزیکەی 20,000 گەنج ڕێگەی کۆچی نایاساییان گرتوۆتە بەر و زۆرێکیشیان پێش گەیشتنیان بە ئیتالیا و یۆنان لە ئاوی دەریاکان خنکاون. زۆربەی ئەو گەنجانەی قسەمان لەگەڵیاندا کرد وتیان شانسی خۆمان تاقی دەکەینەوە، یا دەردەچین یا دەریای ئیجا کۆتا وێزگەی ژیانمان دەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.